گهدارن هێژا و دەلال بخێر بن. ئەمێ دمژارە خۆی ناودێران دێ یان دووانە خۆی ناودێران دێ وانە سسیا بوو خەلەکایەکەمین مە ناودێر بناسیندا و جوورەیەن ناودێرە مەشلوڤەکردن. هێمانن بناودێرە بگرێدایی ئەمێ بەردەوام بکەن یا یەکەمین مەگۆجۆرەیەن ناودێرە یا دوویەمین زایندەیەن ناودێرە یا سیەمین مێژەرە ناودێرە یا چارەمین بینە و نەبینە واری ناودێراندە. ئەمێ بێن سەر زایندە ناودێران. زایندە ناودێران دو کورمانجی دێ دوو زایندە هەنە. زایندە نێرزە و زایندە مێرزە. زایندە نێرزە قەرتەفە ئێ دێ ناسکرن. ئەس دەبێ کوڕی تە کوڕی من. زایندە مێزە بە قەرتەفە ئا دێ ناسکرن یان ناسین کەچاتە کەچامن. بێ پاشگیریە ناودێر بێ تێگرێدان هەگ ئێ بێ ژنێرێ یان ئا ژمێرێ. زایندە نێر چییە؟ لە با کوردان ژبلی هن ئاوارتە یانی نە سازی نە نۆرمال نە شخۆیی یانی تشکی کارن بێ ژغەیری ژبلی ژدێلا ئاوارتە ئستثناء یانی ئەڤ نابن لەوێ دبنی دبمەر دەرباس بن تەڤ نێرن ji غەیری هین تشت هەنە بی ئستثنا ئاوارتەنە هین تشت ناودێرن ژێرین هەنە. ئەمێ بێن vان ناڤە. ناوێ چ ناوێ گیناوەرن نێر یانی ئەڤ تشتێ ژیان تێدەیێ گیناوەر لتشتێ ژیان کائینات الحەیە التي تولد ذكورية تشتن گنێر ڕۆژ دەبن یان چێ دەبن نێر چێ دەبن ناوێتەوە بە نێر کار تێ ئانین. ئەندامن لاشێ گیانەوەرن دەرڤێ وەک دەست لنگ پی سەری بێڤل چاو ئەڤ تەڤ نێر بکارتێن چێ ئەندامێگت لاش دە ئێ دەرڤە خویا تەڤ دە نێر بکارتێن. تشتن نەگیانەوەر یانی تشتن ژیان تێ تونەیە یێن بەلۆق و بلند ئێ خویا و بلند وەک چیا یێ ئەس دەبێژم گێرێ ئەڤانە تەڤ بلندن بەلۆقن. بەرهەمن لاوران ئەدەوات ئالاڤ ئاموور ئێ گێژ حەیواناتە لاور حەیوانێ لاوران حەیوانات کۆمە پرژمارە لاوران. بەرهەمن لاوران تشتێ گێژ حەیواناتەر بکارتێ. ئالف ئەس دەبێ ئالفێ چێلەکێ ئالفێ پەز هەفسارێ پەز هەفسارێ چێلەکێ لمە ببوەرین هەفسارێ چێلەکێ پەز نایە گرێدان هەفسارێ چێلەکێ سنگێ ئاخوورێ ئەڤانە تەڤ بنێر کارتێن. چەکن لخواکردنێ ئەس دەبێ گوملەکێ من گەرافێتە من بەدلێ من بێجەمێ من ئەڤانە تەڤ بنێر کارتێن. دارن هشک و بری دارێ هشک نە ئێشین نە ئێگلدار دارن هشک و بری ئەس دەبێ دارێ ماسێ.
دارێ ماسێ دارێ شەواڵێ ئێ پێڤەت بێ یعنی نێرە ژمارن ناو ژبلی ژمارە یەکێ ژمارە یەکێ تەنێ مێیە ئەس دبێ یەکاتە دویێ تە ئێ ددۆ ئێ پێڤە بوو سەدێ تە حەزارێ تە ژبەیلی یەکێ تەنێ مێیە ئێ دتەڤ نێرن ئەv زاییندا نێر li bama bi dawî bû em ê bên zayînda mê zayînda mê di kurdî di navên jêrîn mê ne giyanewerin mê ev kaînateke mê çê dibin tev mê bikar tên endamên laş ê giyanewera ên hundir ji bilî dil ez dibê dilê te li vir dil nêre kezeba min kezeba te gurçika te hinava te evane tev mê ne bên ya bi dû de tiştên kelandî û qul û dûs tiştên kelandî tev tiştê gitê kelandin û qul û dûs yani ê nizm kort û qul evane tev bi kar tên bi mêbûnê cîwar ez dibê keleha yani şînwar çekên şer ji bilî şûr çekê şer yani silah çekên şer ji bilî şûr tev de ji bilî şûr tenê ez dibê şûrê te bes ez dibê xencera te mertala te bêjeyên raderî ew bêjeyên fikrî û masderî ê masder ê esasî darên tar û li dar me got darên hişk nêr bûn ez dibê darê masê belê dara hinara dara hirmiya dara sêva ê şîn ê pêve dibe ê li şîn û li dar ê pêve dibe a pêve dibe li me bibûrînin a pêve dibe evaya mêyî dara hinara rêxistin û sazî yani rêxistin partî û munezzemat sazî munezzemat ez dibê navenda kômala evane tev mê ne alavên navgîniyê yani bi erebî ez ê bê wesaîlil muwasalat ew alava ji derekê te digihîne derekê wek telefon ez dibê telefona te trombêla te ereba te trêna te teyara te evane tev mê ne sernavên xaknîgarî sernav عنوان yani sernav yani pêşenav ne pêşenav li me bibûrînin sernav عنوان e xaknîgarî ê giderdê de ê coğrafî tiştên got li ezmênin û tiştên got ji ezmên tên xwarê de dikevin barana teyroka zîpika evane tev qeşa evane tev mê ne yên navên çaxê dinîmûnin navên çaxê ez dibê roja te şeva te saeta te xuleka te evane tev mê ne yani çirka te staniya te nexweşî û birîn navê nexweşî bixwe mêyê û birîn jî mêyê şîv û xwarinên kelandî şîva te savara te xwarinên kelandî û navên
فراغن خواردنی نابێ فرا خواردنی ئەس بێ لالیکاتە قەدەحاتە تاساتە کەفچیاتە ئەڤانە تەڤمێنە ئالابن مۆزیکێ و تشتن نویساندنێ پێنویساتە لێ نویساتە دەفتەر پرتووکاتە بێژەیەن ڕازبەری یێن پێکهاتی رازبەری تشتن نەدیار نەخویا يعني قوتني بكارتين اي رازبري ان خويا غير محسوس وملموس بعربي البيجن نا قرتينه نا تكارب دستي خوف بقري ونا تدبينه نديتينه راز يعني سر وبر يعني تشتي دسر ديه از دبي خودي خدا می لجبو رزبوني بكارتينن قالك دبي خودي فأب تشتي قوتنن بجين رازبري اي فكري تف مينه بقلمبري بجين قو ام نكارن بشيواكي خزایی زاینداوێنا ناس بکن وەک مینا نافدێرن بکارتێن وەک ناون تیپا ئی حرفا هۆگەرە کەرە ظرف جیناف ضمائر لەڤێر ئەم بداوی بوون ji زایندا ئەمێ بێن سەر مێژەرە نافدێران مێژەرە نافدێران واتایان مێژەر یعنی تباب یان قاسی یان چقاس یان ژمار یان مقدار یان کەمیە ئەڤایە بێ چێ تێ ناسکردن بە پیڤانی و بژمارێ یا ئەمێ بپیڤن تشتن گرهن هەرکی بە پیڤانێنە و تشتێ تێ ژمارتن بژمارێ تێ ناسکردن لەڤێدرێ ژمار الجەمە دنافدێرا دێ ژمارە نافدێران بسەرێ خوا خویایی ئەو بە ئالیکاریە لێکەرە يعني فعل تاوانگ الصرف وقتاندك تحديد باركيت اللواحق نا بندية نا بندي يعني غير بياني رنگ دير صفات جمار و بانجي خويا د به لامي بردوام بكن د مجرد ده يعني جماري ده و بدن خويا كرين دوي تابلوه ده يا جمار يعني يك جمار جمار يعني قالك جمار لفر أب يك جمارة أب قالك جمارة أمي بدن ناسين لفر ليكر يعني فعل بقتاندك التحديد بعربي نأداة التعريف وك زماني لاتيني ارتيكل بيتر نيزيكي أداة التعريف نيزيك تري وقتاندك ارتيكل تيناس كرن تاوانج الصرف چلوه صرف ببه ده فعل ده ويبكار به بانك نداء بعربي باركيتن نبندي اللواحق التي توهم الوهمية التي توهم أي لا تعرف يعني ناد ناس كرن أب باركيت يان پاشگرن ده نافديرا پاشگري نافدير قاتا ناسكرني دردخه جناسكرني وندادك أنا أمي شلوفا بكن وبي خويا كرن بمرة بيشواطاوي رنگ دير
ژمارینە ڕەنگ دێران ژمارینە ڕەنگ دێران ژمار تێ پێشیان ناف ئەمێ بنەرن ئەمێ مامیناک ئانی شڤان ئەم دەبێژن د کوردی د شڤان هات شڤان ناودێرە هات لێکەر بیەک ژمار ئەم دەبێ شڤان هات بگەل لە ژمار پر ژمار ئەم دەبێ شڤان هاتن لەڤر گوهارتن قەرتافا ئن کەت بداویە لێکەرێدە یعنی لێکەر دخویاکردن گە پر ژمارە نه ناودێر دخویاکردن لێکەر دخویاکردن گە پر ژمارە شڤان هاتن ئەمێ بێن سەر وەقتاندەکێ ئەم دەبێ ئەم وەقتاندەکێ بجی بینن وەقتاندەکە بخوا بناودێر بتێگرێدان بجی بێ دەبێ ئەم ڕەنگدێرەکێ پێ بگرێدن یان ئەدەوات الملکیە ینی یان صیفاکێ پێ بگرێدن ڕەوشەکێ شڤانێ ژیر شڤان ژیرە شڤان ژیرە کە ئەس بێژم شڤان ژیرە ئەزێ بێ شڤانێ ژیر شڤانێ ژیر ئێ پێڤەکر قەرتافا ئێمە پێڤەکر لەوێ درێ قەرتافا ئێ پێڤەبووش بۆ یەک ژمارێ ئەس بێ شڤانێ ژیر ینی شڤانێکی تەنێیە ئەو شڤانێ ژیر ژمرە بانێکنێ کە ئەس بێبان شڤانێ گەلەک ژمار ئەزێ بێ شڤانن ژیر شڤانێن ژیر ئێ ئەنمە پێڤەکر ئێ ئەن ژ کو هاتی ئەڤ ئێ یا وەقەتاندەکەیە و ئێ ئەن ئا پرژمارەیە ئا پرژمارەیە ئێ ئەن ئەز لەڤر ئێ هەلتینم ئێ یاکن ئەز رادهێژمێدە ئەز ئێ دخەمشووناوێ و ئەڤ ئەن ئا پرژمارەیە ئێ ئەن بۆ قەرتاف و پێر ژمار بەهەفرە شڤانێن ژیر ئەمێ بێن سەر تاوانگێ تاوانگ شڤێن گۆت شتەغالیش کێ دەرکەتیە ژە شڤان دەرکەتیە شڤێن گۆت لەوێ درێ ئایا ژۆر ئا شڤان بوو ئێ شڤێن گۆت دە تاوانگێدە ئەس بێم ئەب یەک ژمار دە پر ژمار ئەزێ بێژم شڤانانن گۆت لەوێ درێ کەت هوندڕێ هەڤ ئەڤ ئی هاتەهلانین هاتەهلانین ئنما و دچووناوێ بوو ئا شڤانان ئەم زانن قەرتافا پرژمار ئانە لەوێ درێ قەرتافا پرژمار ئا ناودێران ئێ ئێنە شڤانن لەوێ درێ ئێ تێ گوهەرتن دە تاوانگێدە ئات کە بشووناوێ دەبێ شڤانان گۆت ئەمێ بێن بانگێ ئەزێ بان شڤان بکەم یەک ژمار ئەزێ بێ شڤانۆ قەرتافا ئۆم پێڤەکر ینی تیپا ئۆ بناو دێر ڤەکر وەختێ گە پر ژمار بن ئێ ئێن پێڤە دەبێ تەڤی ئۆ ئێ ئێن تەڤی ئۆ دەبێ قەرتافا وێ تەڤ بەهەڤرە شڤانۆ ئینۆ دبانگێدە دەبێ شڤانۆ ئینۆ ئەن ئێ نا ئۆ شڤانۆ ئەمێ بەگەرن پارکیتن نە پەندیە پەندی ینی خویایی ئامەدی پەند شیرەتە پەندی ئامەدی خویایی نەپەندی ینی نەخویایی
جبو قوونطا بك باي لبر زلال دبي از دبي مروفك اف مروف كي از ناس ناكم اف آلاوا جه دهيلي از ناس نكم وقتي از بي مروفي احمد ناس كري مروفي آراس ناس كري بس وقتي از بي مروفك اي اك آلاوا اي اك يعني قرتافا اك مبي فكر بو مروفك انا ناس كري شفا نك بو شفانك انا ناس كري مرو ده پرجماري ده مرو فن شفانن شفان قلقن از ناس ناكم بيكينه لبيدري ندياره نخوياي بيكينه اف مستاما ج نپندیه رنگ دیرن جمارین يعني روشة جمارية از دبي يك شفان يعني جبو نافديري جمار دكبه پیشیا نافديري يك جمار جبو يك جماري وكيدن از دبي صد شفان بينج شفان بينج مروف ده مروف يعني جمار دكبه پیشیا نافديري لبر ام ده آستا میجرا نافدێرێ داوی بوو ئەمێ بێ سەر داخویانی یان شلۆڤەکردنە بینە و نەبینە بینە و نەبینە بینە ینی بنافکردن و نەبنافکردن دنافدێرادە هەر ناوەکە بسەرێ خوا بینەیە هەر ناوەکە بسەرێ خوا بینەیە ینی خویاییە ئەڤ ناو لڤی تشتیە لێگاوە نافدێر نەبینە بێ ئالاڤە نەبەندیە نەبەندی بەندی مەگۆت بەری ئاناژی مەشلۆڤە کرد مەگۆ بەندی ینی بەند شیرەتێ بەندی حازری نەبەندی نەخویایی نەحازری نەدیاری نەدیارە نەخویایی نەزەلالە فەلڤێدرێ ئالاڤە نەبەندیە بوێ دەکەبێ ئالاڤژی ئەڤن ji bo yekjimarê em dibê ek me li vir daxuyakirin ek û ji bo pirjimarê ên ji yek jimara her du zayîndarê bikartê em dibê xortek yan keçek di her dua de jî ek pêve dibe qertafa ek pêv tê girêdan yan paşgira ek pê tê girêdan ji pir jimaryan gele jimêr her du zayînda rê in tê kartîn ez dibê xortên me xortên we keçên me keçên we li vir bi dawî bû ez heta xelekek din hûn bimînin di xweşiyê de û hêvî dikim ku hûn sûdakê jê hilînin